دۆخی ئابووری ئێران و ئاسۆی داهاتوو. ئابووری ئێران کەوتۆتە دۆخێکی شپرزەوە کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ کەڵەکەبوونی چەندین دەیە بێتوانایی دەسەڵات، سیاسەتە سەرکێشیە ناوچەییەکان، گەندەڵی سیستماتیک و گەمار و ئابووریەکان. ئەگەرچی ئابووری ئێران هەمیشە لەگەڵ ئاڵنگاریە پێکاتەییەکانی وەک هەڵاوسانی درێژخایەن و بێکاری بەربڵاو بەرەڕوو بووە، بەڵام گۆڕانکاریەکانی مانگەکانی ڕابردوو بە تایبەت دوای خولی یەکەمی شەڕ ئەم قەیرانەی گەیاندۆتە ئاستێکی بێوێنە و ئاسۆی داهاتووی نزیشی لێڵ کردووە. یەکێک لە گرنگترین گرێشوێرەکانی سەرڕێگای ئابووری ئێران بریتیە لە بنبەستی دانوستانەکان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کۆماری ئیسلامی کە لەگەڵ قەیرانی توندی نەختینەیی و کورتێنانی هێزگار زۆری بوجە بەرەوڕووە پێداگری لەسەر ئەوە دەکات کە دەبێت ئازادکردنی ملیاردها دۆلار لە داراییە بلوکراوەکانی ئێران لە یەکەم هەنگاوی هەر جۆرە ڕێکەوتنێکدا جێبەجێ بکرێت. ئەم داواکاریە بۆ دەستڕاگەیشتنی دەستبەجێ بە سەرچاوە نەختینەکان پێش هەڵگرتنی هەر هەنگاویشی کردداری لەلایەن ئەمریکاوە ڕەتکراوەتەوە. لە ڕوانگەی ئەمریکاوە ئازادکردنی پێشبەختی سەرچاوە داراییەکان بە واتای لەدەستدانی گرنگترین ئامرازی گوشار دەبێت بە مەبەستی ناچارکردنی ئێران بۆ قبولکردنی ڕێککەوتنێکی گشتگیر و بەردەوام. ئەم بنبەستە دیپلۆماسیە لە ڕاستیدا ڕنگدانەوەی ئەو دۆخە ئابووریە دژوارەیە کە دەسەڵات کۆمەڵگەی ئێرانی تێدا گرفتار کردووە. پێویستی لە ڕادەبەدەر بە پارەی نەخت بۆ بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانەی وڵات و پەردەپۆشکردنی بێتواناییە پێکاتەییەکان حکوومەتی بەرەوگرتنەبەری ڕێوشوێنی پڕمەترسی بردووە بە مەبەستی دروستکردنی گوشار. بەڵام لەم نێوەندەدا ئەوە خەڵکی ئاسایی و بە تایبەت چینی کرێکارن کە باجی ئەم بنبەستە دیپلۆماسیە دەدەن. هەر ڕۆژێک دواکەوتن لەگەیشتن بەڕێکەوتن بە واتای بەردەوامبوونی گەماروەکان، کەمبوونەوەی داهاتە دراویەکان، ناجێگیری توندی نرخی درا و سەرنجام پەرەسەندنی هەرچی زیاتری هەڵاوسان و گرانی هەوسار پسراوە. کرێکاران و موچەخۆران کە داهاتێکی جێگیریان هەیە و بەڕیال وەریدەگرن، بەردەوام شاهیدی دابەزینی توانای کڕینی خۆیانن، لە کاتێکدا داراییەکانی وڵات لە دەرەوە بلوک کراون و سیاسەتی ناوخۆی و دەرەکی لە خولێکی بێئاکامی بێتوانایی و کە لە ڕقیدا گرفتار بووە. بەدەر لە قەیرانە درێژخایەنەکان، گۆڕانکاریەکانی ئەم دواییە دۆخەکەیان خراپتر کردووە. گەمارودانی بەندەرەکانی باشووری ئێران لەلایەن ئەمریکاوە شادەمارە سەرەکیەکانی بازرگانی دەرەکی وڵاتی زیاتر لە هەمیشە ڕێک گوشیوە و پرۆسەی هاوردەکردنی کاڵا بنەڕەتیەکان و هەناردەکردنی بەرهەمەنەوتیەکانی لەگەڵ ئاستەنجی جددی بەرەو ڕوو کردوێتەوە. ئەم گوشارە ڕاستەوخۆیە دەبێتە هۆی بەرزبوونەوەی تێچووی کۆتایی کاڵاکان، کەمی هەندێک پێداویستی و سستبوون و بێتوانایی کەتە بەرهەمهێنەرەکان. لە لایەکی دیکەوە ئەو زیانە گەورانەی لە کاتی پێکدادانەکانی ئەم دواییەدا بەر ژێرخانە سەرکیەکانی وڵات بە تایبەت کەرتی وزە و پیشەسازی کەوتووە، لە مانگەکانی داهاتوودا لێککەوتەی وێرانکەریان دەبێت. زیانگەیشتن بە وێستگەکانی کارەبا، پاڵاوگەکان و ناوەندە پیشەسازیەکان، وڵات لە دابینکردنی کارەبا، گاز و بەنزین لەگەڵ خەیرانی جددی بەرەڕوو دەکاتەوە. بڕانی بەربڵاوی کارەبا دەبێتە هۆی ڕاوەستانی هێڵەکانی بەرهەمهێنان لە کارگەکاندا، کە دەرەنجامی ڕاستەوخۆی ئەوەش بریتی دەبێت لە پەرەسەندنی ڕکوت، بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و کەمبوونەوەی خستنە ڕووی کاڵا. ئەم ڕەوتەرە قاڵبووی هەڵاوسان و گرانی هەرچی زیاتردا خۆی بەسەر کۆمەڵگەدا دەسەپێنێت. لەم دۆخەدا کرێکاران یەکەم قوربانین، ئەوان یان لەگەڵ مەترسی دەرکران و بێکاری بەرە ڕوودەبرەوە، یان ناچارن لە دۆخێکی نائەمن و بە هەغدەسێکی زۆر کەم کە تەنانەت تێچووی سەرەتاییترین پێداویستەکانی ژیانیان دابین ناکات کار بکەن. دژوازی نێوان ئەم ڕاستیەتاڵە ئابووریانە و پرۆپاگەندەی شەو و ڕۆژی میدیاکانی حکوومەت کە بەردەوام دەهۆڵی سەرکەوتن دەکتن و خۆیان وەک زلهێزی ناوچەکە نیشان دەدەن، بۆ کۆمەڵگایەکی کە بە گۆشت و پێستی خۆی ئەو قەیرانە هەست پێ دەکات جێگای قبوڵکردن نییە. تراژیدیای گەورەی ئابووری ئێران لەوەدایە کە ئەم وڵاتە خاچێکی بێپیت و بێبەش لە سەرچاوە نییە. ئێران بەهۆی هەبوونی سەرچاوەی سروشتی دەوڵەمەند، هێزی گەنج و خوێندەواری ئینسانی و پێگەی استراتیژی ژیۆپۆلیتیکی خاوەنی توانایەکی کەم وێنەیە بۆ پەرەپێدان و گەشەکردنی ئابووری لە ئاستی جیهانیدا.
بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا بە سیاسەتە ئایدۆلۆژیەکان، سەرکێشیە پرتێچووە ناوچەیەکان، گەندەڵی سیستماتیک و بێبەرنامەیی ئابووری ئەم تواناییانەی بە هەدەرداوە و بەشێکی گەورەی پۆتانسیێلەکانی وڵاتی بەبێ کەڵک هێشتێتەوە. لە جیاتی بەرهەمهێنان لە ژێرخانەکان و نوێکردنەوەی پیشەسازیەکان، سەرچاوەکانی وڵات خەرجی پرۆژەگەرێک کراون کە نەک هەر قازانجێکی بۆ بژێوی خەڵک نەبووە، بەڵکو ئێرانی لە گۆشەگیری نێودەوڵەتی و ململانەی بێپایاندا گرفتار کردووە. ئەم دۆخەی ئێستا تەنها دەرەنجامی شەڕیان قەیرانێکی کاتی نییە، بەڵکو بەرهەمی کەڵەکەبوونی چەندین دێیە سیاسەت داڕشتنی هەڵەیە. هەر لە شۆکە سیاسی و کۆمەڵایەتیە جۆراوجۆرەکانەوە بگرە تا گەمارۆ بەربڵاو و کاریگەرەکان سەرجەم دەستیان داوەتە دەستی یەک تا ئابووریەکی لاواز و پشتبەست و بنەوت بگەێنە لێواری داڕمان. لەم نێوەندەدا ئەوە کرێکاران و زەحمەتکێشانن کە قورسترین بار تەحمل دەکەن، لە کاتێکدا خاوەن سەرمایەکان و ڕاندخۆرانی نزیک لە دەسەڵات لە ناجێگیربوونی دراو هەڵاوسان و ئابووری ژێرزەمینی بۆ کەڵەکردنی سەربەت و سامانی ێزگار زۆر سوود وەردەگرن. چینی کرێکار لە هەموو لایەکەوە لە ژێرگوشاردایە. لە خوارەوەبوونی ئاستی هەڵدەستی کرێکاران کە بەردەوام لە ڕێژەی هەڵاوسانی ڕاستەقینە کەمترە، لە بەرامبەر گرانی سەرسوڕهێنەری کاڵا بنەڕەتیەکان، شوێنی نیشتەجێبوون و خزمەتگوزاریەکان ڕۆژ بە ڕۆژ بێبەهاتر دەبێت. ئەمەش واتە بچووکبوونەوەی هەرچی زیاتری سفرەی بنەماڵەکان، وەلانانی زۆرێک لە پێداویستیە سەرەتاییەکان و دابەزینی کوالێتی ژیانی ملیۆنان بنەماڵە. بەداخرانی کارگەکان و سستبوونی کەرتە بەرهەمهێنەرەکان، مەترسی دەرکردن و بێکاری بەردەوام هەڕەشەیە بۆ سەر کرێکاران. گرێبەستەکاتی و سپی ئیمزاکان کرێکارانیان لە هەر چەشنە ئەمنیەتێکی پیشەیی و مافێکی یاسایی بێبەش کردووە و دەستی ئەوانی لە بەرامبەر چەوساننەوەی خاوەنکاراندا بەستووە. کارکردن لە شوێنە نائەمنەکان سەعاتکاری درێژخایەن و دڵەڕاوچەی سەرچاوەگرتوو لە دابینکردنی بژێوی، تەندروستی جەستەیی و دەرونی هێزی کاری ئێران بە توندی دەخاتە مەترسیەوە. لە کۆتاییدا ئابووری ئێران لە بەردەم دووڕیانێکی مێژووی داوەستاوە. یان بەردەوامبوون لەسەر ئەم ڕێڕەوەی ئێستا واتە قوڵبوونەوەی هەرچی زیاتری قەیرانەکە، پەرەسەندنی هەژاری و لە ناوچوونی هەموو وزە و تواناکانی وڵات، یان ڕزگاربوون لەدەست کۆماری ئیسلامی و دامەزراندنی سیستەمێک لەسەر بنەمای ئازادی، یەکسانی و خۆشگوزەرانی گشتی.